ئەمڕۆ 22 مانگی 5 دیاریکراوە بۆ تیشکەسنە سەر بابەتی هەمەجۆری بایۆلۆژی و ئەو بابەتی کە لە ئێستای زۆر تیشکە خێتە سەری چونکە مەترسی هەیە لەسەر هەندێک لە جۆرەکان جا لە ناوڕوەکەکانە بێ ئاژەڵەکان و هەمە چەشنیە کە تێک دراوە و بەشێکی زۆری هۆکاری تێکدانەکەشی ئەگەڕێتەوە بۆ دەستی مرۆیی وای کردووە کە یەکێک لەو باڵنگیان لە بەرانەی لەسەر ئەم گۆی زەویە ژیانی تێک بدرێت گۆڕانکاری نەڕێنی بەسەریا بێ هەر خودی مرۆڤەکانیشن و ئەمە وای کردووە کە زۆرێک لە کێشە گرفتەکان بەرۆکی مرۆڤ بگرێت زۆرێک لە نەخۆشیەکان بەرۆکی مرۆڤ بگرێت ژیانی بۆ قورستر بکە ئێمە لە تەوەری ئەم بەشەمان قساکەین لەسەر ئەم هەمە جۆریان هەمە چەشنی بایۆلۆژیە گرنگەکەی و ئەوەی کە بۆ ئەمڕۆیان زاناوە بە دروشمی ئەوەی کە بۆ ساڵی 2024 ئەوەی کە ئێوە لەم پلانە بەشدار بن ئێمە وەکو تاک ئەتوانین چەند بەشدار بین لەوەی کە ئەم گۆی زەویە ئەم هەموو جۆریەی بپارێزین هەر تاکێک لە جێی خۆی ئەتوانێت چی بکاتەوە بۆی کە لەسەر ئەم تەورە بدوێن بە میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر پرۆفیسۆر دکتۆر ڕەزا حەسەن مامۆستای زانکۆ لەسەر تەورەکە زیاتر گفتوگۆکەن دکتۆر گیان سڵاوە لێ بە بەیانی باش زۆر بەخێر بێ دکتۆر هەر با لەمەوە دەست پێ بکەین ئەم هەمە جۆری بایۆلۆژیە بۆ ژیان بۆ ئەم گۆی زەویە بۆ گرنگە بپارێزرێت زۆر سپاس من پێم خۆش بوو سەرەتا باسی 22 پێنج کە ڕۆژی جیهانی هەمە چەشنەی زیندەوەرانە ئەم ڕۆژە طبعاً ڕۆژێکە بۆ ئەوەیە بۆ پاراستنی هەموو سروشت و گۆی زەویە لە سەرجەم مەترسیەکان دیارە ئەم ساڵ دروشمەکەی وەکو جەنابت باست کرد بریتیە لەوەی کە با هەمومان بەشدار بین لە پلانەکە بریتیە لە بەرەو ڕووبوونەوەی ئەو ترسناکیانەی کە کەوتۆتە سەر ژیانی مرۆڤ و هەموو جانەوەر و ڕووەک هەموو زیندەوەرەکان لەسەر گۆی زەوی دیارە ئەو وڵاتانی کە بەشدارن ئومەمی متحیدە سەرپەرشتیەکە وڵاتانی کە بەشداری نزیکەی 200 میلیارد دۆلاریان تەرخان کردو بۆ ئەوەی وا بکەن ئەو ژینگانەی مرۆڤ و پلێنی زیندەوەر و ڕووەک و ئاژەڵەکان کە تێک چووە هەتا ساڵی 2030 جارێکیکە زیندوی کەینەوە بۆیە هەر بەو ناونیشانە بەشداریان کردوونەوە پێشەوەی باسی ئەوە بکەین ئێمە پێویستە بزانین بایۆدایڤەرسیتی یاخود هەمە چەشنەی زیندەوەران چییە کە بەڕاستی ئەمە من دەستخۆشیتان لە یەکەم دەستخۆشی لە کەناڵی کورسا دەکەم چونکە هەر لە کتێبخانەی کوردیدا لەسەرم بابەتە هیچ شتێکی وامان نییە کە بابەتێکی زۆر گرنگی شەو و پەیوەندی هەیە بە ژیانی هەموو سەرجەم مرۆڤایەتی وەکو جەنابت باست کرد هەمە چەشنەی بریتیە لەو پەیوەندیە کە لە نێوان زیندەوەران و ژینگایە هەیە یاخود ئیکۆسیستمەکانە هەیە ئیتر جانەوەرەکان جانەوەر بێ یا ڕووەک بێ یا بەکتریایە بێ یا هەر شتێکی تر بێ ئەم پەیوەندیە تێکچوونی ئەم پەیوەندیە ئەبێتە هۆی تێکچوونی سروشت و ئەو باڵانسی کە هەیەی نامێنێت تامان سێ جۆرمان هەیە سێ جۆر بایۆدایڤەرسیتیمان هەیە هەمانە لەسەر ئەساسی بۆ ماوەییە لەسەر ئاستی بۆ ماوەییە مەسەلەن لە یەک تۆ گوڵێکت هەیە گوڵە باخێک ئەو گوڵە باخە چەند ڕەنگێکی هەیە چەند جۆرێکی هەیە لە شێوەیە ئەمە لەسەر ئاستی بۆ ماوەیە گۆڕانکاریەکان پێ هەمانە لەسەر ئاستی سپیشسی پێڵێن بە ئینگلیزی یاخود جۆرە مەسەلەن مرۆڤ هەیە شیردەر هەیە مەسەلەن دوای ئەوە ڕووەک هەیە یعنی جیاوازی لەسەر ئاست دوای لەسەر ئاستی ژینگەکان ژینگەمان هەیە ئاویە هەمانە دارستانە هەمانە ئەم پەیوەندیانە کە دروست دەبن هەمە چەشنەی یەک وەزیفەیەک بەرهەمێن هەر کاتێک خەلەلێ لەمانە ڕووبە بە دڵنیاییەوە ژینگەی ئەو شوێنە تێگەچێەوە کاریگەریە بێ لەسەر طبعا کۆمەڵی هۆکاری هەیە کە ئەمانە بنەهۆی تێکچوونی بەدەر لە با بڵێن ویستم ڕەوەندەمە پرسم کە دکتۆر دەستە مرۆییەکە هۆکاری تر چی هەیە ئەوەی کەم تەواو کۆمەڵی هۆکار هەیە یەکەمین گرنگترین هۆکار بریتیە لە گۆڕانکاری لە ئاو هەوا دووەم پیسبوونی ژینگای تر ژینگەکە ئاوی بێ یاخود ژینگەکە ئەو بێ دووەم تێکچوونی شوێنی نیشتەجێبوونی زیندەوەران خاڵێکی زۆر گرنگە سێهەم هەندێ چالاکی مرۆڤ هەیە وەکو ڕاوکردن و بە تایبەتی لە ئاو ئەوەیە ئەمانە بە شێوەیەکی غێر منتەزەم یا بڵێن بە شێوەیەکی ناتەندروستم
کارانە ئاکرێ وا ئاکرێ کە ژینگەکان تێکچێ گەورەترین خاڵ بریتە لە تێکچوونی ژینگە. باشە دکتۆر وەکو هەرێمی کوردستان لەکوێی ئەم تێکچوونی هاوسەنگیەیەین لە ڕووی هەمەجۆری بایۆلۆژیەوە با بۆ نمونە ئەگەر جوتیارێکی ناوچە شارباژەرەوە بگرین ئەڵێ ئەم ساڵ بەس بەواگەم دەرمان بڕژم لەبەری کولەم زۆر بووە. ڕاستە ئەو بابەتە تەبعاً نەتەوەیە گورتۆکان کۆمەڵێ ڕێکخراوی هەیەکی لەو ڕێکخرانە بریتە لە پاراستنی سروشتی عێراق کە راپۆرتێکی هەیە لە عێراقا کۆمەڵێ زیندەوەر و کۆمەڵێ جانەوەر و کۆمەڵێ ڕۆکی دەگمەن هەیە بە تایبەتی لە باشوور و لە ناوەڕاست و لە باکووری عێراقا کە ئەمانە لە هیچ شوێنێکیکە نمونەیان نییە بەڵام بەداخەوە ئێمە هەر خۆمان چون ئەو ژینگانەمان تێکداوە. هەر کاتێ مەسەلەن ئێستا وەرزی بەرهەمی کشت و کاڵی وەکو جەنابت باست کرد لە مەنتیقەکانە و هەموو جوتیارەکانمان ئەڵێن کە کولەیەکی زۆر هەیە. ئەو کولە زۆرە وای لێ کردووە کە بەهۆی تێکچوونی هەمە چەشنەی زیندەوەرەکانەوەیە ئەم حاڵەتە ڕوویداوە. بە تایبەتی تۆ کاتێکە زۆربەی شوێنەکان بوون بە شوێنی نیشتەجێ بوون بووە بە جادە دارەکان هەمووی بڕاونەتەوە هیچ ژینگەیە بۆ چۆلەکە نەماوە یا بۆ هیچ باڵندەیەک نەماوە چونکە باڵندەکان خۆراکەکان بریتە لە کولە کە تۆ ژینگەی باڵندەکە تێکدا باڵندەکە کۆجەکە لەو شوێنە نامێنێ کە لەوێ نەما چی زیابێ کولەکە زیاکە ئەبێتە هۆی واتە هەر دەستی خۆمانی تایە یا بەکارهێنانی موبیدەکان زۆر جار کاریگەری لەسەر ئەم تێکچێ حاڵەتێکمانی پێوترێ فود چین بە ئینگلیزی پێڵێن زنجیرەی خۆراکی ئەم زنجیرە خۆراکیە بتەوێنێتێ لە ڕۆکەوە دەست پێکە دوای ئەوە ڕۆک خۆرەکانە اینجا دوای ئەوە ئەوانی کە ئەوانەی ترە خۆن کە ڕۆگە خۆن دوای بەم شێوەیە مەسەلەن ئێمە هەر کاتێ خەلەلێکمان لەم زنجیرەیە تێگا بە دڵنیایەوە ئەبێتە هۆی تێکچوونی ئەو حاڵەتەوە نەخۆشیەک یاخود بابەتی ئافاتێ دروزەوێ یا حاڵەتی ترمان هەیە مەسەلەن نماویاڵەن بەراز بینراوە لە زۆر مەنتیقەکانی کوردستان من لە ئەخبارەکانە گوێم لێ بووە تۆ بەراز لەگەڵ دائیمەن لەگەڵ گورگە لە سرایەکی گەورەیان یعنی وا ئەکەن کە تەوازونەکە ڕاگرن کە گورگ نەما بەرازەکە زیاتر سەڵ هەڵەیە هەمیشە مرۆڤی ئێمە بەداخەوە ئێمە پێویستمان بە خۆشیاریەکی زۆر گەورە هەیە لەسەر پاراستنی زیندەوەرەکان اینجا پاراستنی ژینگە پاراستنی ژینگە هەر تەنها ئەوە نیە ئێمە بڵێن شتێکی پیس فڕێنەینە سەر جادەکە یا شتێ پیس نەکەین بە موادێکی کیمیایی پاراستنی گیانەوەر و زیندەوەر و باڵندەکان و ڕووەکەکان بەشێکی گەورەیە لە پاراستنی ژینگە. باش دکتۆر ئەم هەمە جۆریە ئەگەر تێک بدرێت کامێک لە کێشەکان لانێ زۆر زیاتر ڕووبا بۆ نمونە یەکێک لە بابەتەکان باسی لەوا کرد نەخۆشیە گواستراوەکان لە نێوان ئاژەڵان و مرۆڤ زۆر زۆرەکە کۆرۆنا کە ڕوویدا یەکێک لە هۆکارەکان یاڵەن هەرەوە بووە ئەم هەمە جۆریە مەترسی لەسەری بووە دڵنیاییەوە زۆر ڕاستە هەر کاتێکە ئەم هەمە جۆریە تێک بچێ نەخۆشیەکان بۆ نمونە ئەگەر ئێمە هەندێک نەخۆشی هەیە لە نەخۆشیە گواستراوەکان لە ئاژەڵەوە مەسەلەن بۆ مرۆڤ ئێمە کە مەسەلەن کەمبوونەوەی پشیلە لە هەر مەنتیقەیەکە کە بە خۆشحاڵیەوە ئێستا خەڵک زۆر گرنگجەیە بە بەخێوکردنی پشیلە لە ماڵەکان و لە زۆر شوێنەکانە وای کردووە لەگەڵ مشک و لە ئەو جانوەرانەی کە ئەو ئەیخوات وەکو پێم وتی سلسیلەیەکی خۆراکی هەیە نابێ ئەم سلسیلە خۆراکیە تێک بچێت کە ئەمانە زۆر بوون تۆ پشیلە کەم بۆ ئەمان زۆرە بن واتە مشکەکان زۆرە بن مشکەکانی سەرچاوی نەخۆشین بڵاوبوونەوەی نەخۆشین ئەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی لە ئەمە نمونەیەکی بەسیتە مەسەلەن کە ئێمە باسیەکەین نمونە لە جیهانە مەسەلەن لە مەکسیک جۆرە شەمشەمە کوێرەیەک هەیە زۆر تایبەتە و ژینگەکەی لێوەیە کە ئێستا چەندین منەظەمەی ئومەمی متحیدە هەوڵێن بە پاراستنی ئەوە لێ ساڵی 2000 ئەمانە تووشی نەخۆشیە بوون لە سەدانە و نەوەتیان نەما ئەو ساڵە بەرهەمی مانگۆ لە وڵاتەیە سفر بوو ینی وای لێ هات کە گەورەترین زەرەربەر ئەقتصادی وڵاتی مەکسیکە پاژەوەی کە منەظەمەکان هاتن ئەمانیان هێنایەوە ناو
ئەشکەوتەکان ئەم شەمشەمە کوێرانە و زیاتر ژینگەکان بۆ دروستکردنەوە و لە موبیدەکان ویان بەکار نەهێنا جوتیارەکان بۆ ئەوەی ئەوانە بکوژێ سەیریان کرد بەرهەمی مانگۆ زۆر بووە هەتا لە ناو کێڵگەکانیان یان جوتیارەکانیان نووسی زۆر سپاس بۆ بات بۆ شەمشەمە کوێرە کە ئێمەی ڕزگار کردو جارێکە ژیانمان لەبەرەوە یعنی ئەمانە نمونەی تاکتاکێکن ئیتر نزیکەی 1.2 ملیۆن بەس گیانەوەر هەیە نزیکەی مەسەلەن ژمارەی 391,000 جۆر بەس ڕووەک هەیە 148,000 جۆر بەس کەڕوو هەیە لە سروشدا بۆیە تێکدانی هەر پەیوەندیەک لە نێوان گیانەوەر و گیانەوەرێکە زیندەوەر و زیندەوەرێکی ترا لەگەڵ ژینگەکەیشا ئەبێتە هۆی تێکچوونی ئەو حاڵەتانی کە بڵاوبوونەوەی نەخۆشی وەکو جەناب پرسیارەکە باشە دکتۆر لە ساڵی 2000ەوە نەتەوەی گرتوەکان ئەم ڕۆژەی دیاری کردووە و هەموو ساڵێک پارەیەکی زۆری بۆ تەرخانەکرێت چەندین وڵات بەشدارە بنتیایە و تەوەرێک دیارهەڵە بژێرێت کە گفتوگۆی لەبارەوە کرێت بۆ چارەسەرکردنی و گرفتانی کە بوونی هەیە هەرێمی کوردستان نەکوێی ئەم چالاکیانەیە و هیچ چالاکیەکەی بۆ ئەمڕۆ ئەنجام بدرێت لە هەرێمی کوردستان بەڵێ بەداخەوە ینی من هیچ بابەتێکم لەسەر ئەو بابەتە نەبیستووە کە چالاکیەک هەبێت لە کوردستانەوەکو پێشتر باسم کرد ئێمە هەر لەسەر هەمە چەشنەی زیندەوەران هیچ نەنووسراوێ نەکتێبێ نە لە سایتەکانە بخوێنیتەوە بە زمانی کوردی هیچ بابەتێکی وامان نییە گەر هەش بێ زۆر کەمە لەبەرەوە چالاکیانە زۆر کە من لە جیهانە هەیە بەڵێ کۆمەڵی وڵات بەشدارن ئەم وڵاتانە لەزێر سەرپەرشتی هێنێتەوە یەکگرتوەکانایە ئەوە پارەیەکی زۆر تەرخانەکرێ بۆ ئەوەی وا بکرێت کە ئیتر دەستی مرۆڤ و لە ئەنجامی زۆربەی زۆری حاڵەتەکان کە ئەم هەمە چەشنەیە تێگایە دەستی مرۆڤەوەکو ڕوونە بەڕاستی لەگەڵ هەندێ کارەسات کە بەهۆی بوومە لە ڕجا یاخود بورکانەکان یاخود تێکچوونی ئاو هەوا ئەمانەوە ڕوایە هەمیشە ئەوەی باست کرد ئەو ڕۆژێک کە ئەمڕۆ 22 مانگە لەوێ جاتر کۆنفرانس دەکرێت بۆ چارەسەرکردنی ئەمانە ینی تەنها ڕۆژێ نییە یاد بکرێتەوە لە شوێنێکیان بڵێن ئەمڕۆ ڕۆژی هەمە چەشنەیە و ئەوە بکەن بەڵکو بۆ چارەسەرکردن دانیشن کۆنفرانسی گەورە بەجددی ئیشی لێسەرەکەن لە وڵاتانە بۆ تەرخانکردنی پارەیەکی زۆر بۆی بتوانن ئەو شوێنانە بە تایبەتی ئەو جۆرە ڕووەکانە یا ئەو جۆرە باڵندانە یا ئەو جۆرە هەر جۆرێکی تر لە زیندەوەر بێ کە سوودیان هەیە بۆ ژینگە و بەرەو لە ناوچوونەچن دیسان هەوڵ بن کە نێڵن ئەم جۆرە لە ناوچوون بولای ئێمە زیاتر هەریاتکردنەوەیە هیچ هەوڵێکی چارەسەر نایرێت و خاڵە گرنگەکان دەستنیشان ناکرێت گرفتەکان دەستنیشان ناکرێت پاشان هەوڵی چارەسەری بۆ بدرێت بەڕاستی نەک هەر لە کوردستانە تەنانەت لە عێراق و ناوچەکەیشدا ئەم بابەتی پاراستنی هەمە ژینگەی باڵانسی هەمە چەشنەی زیندەوەران گرنگیەکی کەمی پێدراوە لەبەر نەبوونی هۆشیاریە لەو بابەتەیە چکە ئەو بابەتە ئێمە خۆمان خۆ دەزانی لە کۆنا زۆربەی زۆری جانەوەرەکان مرۆڤ ڕاوی کردوون یعنی تەنانەت شانازی بووە کە سەری مەڕەکێویەکیان یا شاخەکان لە دیۆخانەکانە داناوە بۆ ئەوەی کە پێی بڵێن ئەمە خەڵک چاوی لێ کردو وای کردووە ئەمە نەماوە ئەمجان لەبەرەوەی مرۆڤ چوە ڕاوی کردووە یاخود ئێستا ئێمە خۆتانەزان بڵاوبوونەوەی مەسەلەن وەکو پێشتر باسمان کرد سەگ لە گەڕەکەکانە کە هاتۆتە ناو ئەمە دەستی مرۆڤ وای کردووە کە شوێنی سەگەکان لە ناوچی یعنی لە خواروی سلێمانی لە ڕۆژهەڵاتی سلێمانی ئەگەر لە بیرمان بێ لە کۆنا لە ساڵی هەشتەکانە ئەمانە شوێنی نیشتەجێبوونی ئەو سەگانە بوون ئێستا مرۆڤ ئەو شوێنانە بووە بە نیشتەجێبوونی مرۆڤ ئەو چی بکە یعنی تۆ ئێمە شوێنی ژینگەی ئەومان تێکراوە لەبەرەوە ئەم حاڵەتانە زۆر بڵاو بێتەوە بڵاو بۆتەوە لە دنیاە و هەمووی مرۆڤ دەستی هەیە لەو بوارەیە بەداخەوە دکتۆر 2030 وەکو ساڵێکی ئاڵتوونی هەر سەیرەکەن لە دانیشتنەکان تایبەت بە بواری ژینگە هەر ئەڵێن تا 2030 فڵانکارەکەن ئەو ئێکۆسیستەمانەی مەترسیان لەسەر ئەوانە هەوڵەیان دووبارە ژیانیان تیا دروست بکەنەوە یان بارودۆخەکەیان باشتر بکەن بودجەکان زۆرەکەن با بڵێن توێژی ئۆزۆن چاکەکەن یەک دنیا پرۆژە هەردانراوە هەرڵێن 2030 بێت تا ئەو وەختە ئەوی شە بکەیت بەڕاستی ئەوەنە نەماوە تا 2030
شتێکراوە ڕاستە خۆی ئەمە لە کۆبوونەوەی مۆنتریال لە 22 دوی مانگی 2022 ئەو وڵاتانەی کە بەشدارن لە پاراستنی هەمە چەشنەی زیندەوەران کۆبوونەوەیکیان کرد پلانێکیان دانا پلانی هەر ساڵە بوو تا ساڵی 2030 200 میلیارد دۆلاریان تەرخان کردووە بۆ ئەوەی ئەو ژینگانی کە تێکچووە بە تایبەتی خۆتانەزانی ئێمە هەر ژینگەی وشکاییمان نییە ژینگەی ئاویش هەیە کە بریتە لە دوورگە مەرجانیەکان کە لە سا 25 گیانەوەری ئاوی لەو دوورگانەیە ئاژین و زۆر لە زۆر وڵاتانی دنیا بە خۆشحاڵی و ئەمانە بوون بە شوێنێکی نیشتەجێبوون بۆ گیانەوەرەکان لەبەرەوە ئەو پارەیان تەرخان کردووە تا 2030 هەوڵ بن هەندێک لەو ژینگانە بگەڕێنەوە کە لە ناوچوون بە هەر هۆکارێ بێ ئەگەر دەستی مرۆڤ بێ یا کارەساتێکی سروشتی بێ ئەمانە تێکچوو بن بتوانن بیگەڕێنەوە کە ئەمە ینی بەڕاستی بیرۆکەیەکی باشە و پێویستە شتێکیان کردو دکتۆر تاکوەستا هیوای بەڵێ تا ئێستا خەریکن ینی ئەم ساڵیش کۆبوونەوە هەیە لەسەر ئەو بابەتە ساڵانە دانیشتنەوە تا بزانن بەرنامەکان گەیشتوت بەکوێ ئەم ساڵ وەکو جەنابەت باس کرد پلانەکان ئەوەیە با هەمومان بەشدار بین ینی to be the part of the plan ینی هەمومان ببین بە بەشێ لەو پلانی کە ئەوان دەستیان پێ کردووە داوا لە وڵاتانەکەن لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەکەن لە ڕێکخراوە ناحکومیەکانەکەن کە بەشدار بن بۆ ئەوەی هەوڵ بن ئەو پلانە سەر بگرێ بۆی بەلایانی کەمەوە لە ساسی ئەو ژینگانی کە تێک چووە بۆ زیندەوەران بیگەڕێنەوە سەر سروشتێکی خۆی باشە ئێمە بە هەمومان بەشدار بین کەواتە ئەرکی تاکیش دیاریکراوە کە چۆن بەشدار بێت لەم پلانەیە ئەرکی من چییە وەکو هاوڵاتیە کە لەم پلانەیە بەشدار یعنی خۆی کە دەست پێەکە پلانەکان من لە بەیاننامەکان ناتیایەتی پێویستە تاک زیاتر کاری دەستگاکانی ڕاگەاندن و کاری تاک ئەوە بێ بڵاوکردنەوەی هۆشیاری بێ لەسەر پاراستنی هەمە چەشنەی ڕۆ ئەمە زۆر گرنگە کە ئێمە وەکو هەنگاوی یەکەم دەستی پێ بکەین خاڵی یەکەمە بێ هەمومان لەوە دەست پێ بکەین باش زۆر سپاس دکتۆر کاتە بۆ نمونە لەمە بەدووە ئیتر ئەگەر مێشومە گەست لە ماڵەوە بوو ئەم سپرایە ئەمەنە نەگرین بەدەستمانەوە تا بۆمانەکرە مادەی کیمیایی کەمتر بەکاربێن وایە زۆر ڕاستە بە تایبەتی ئەوەی کە موادی کیمیاوی کاریگەریەکی زۆر گەورەی هەیە لەسەر تێکچوونی پەیوەندی نێوان گیانەوەرەکان ڕۆکەکان کەواکە ئەو شێوە سروشتی خۆی لە ناوچێ پلاستیک کەمتر بەکاربهێنم تۆزە ژینگە دۆستتر بم و زۆر سپاس زۆر سپاس